لە ڕاستی ئامانجمان لەکردنەوەی ئەم سنتەرە ئەوەیە کە لێنێک پڕکەینەوە بۆ ئەو کەسانی کە بەرکەوتەی چەکی کیمیاوین و ئەو پاشماوە کیمیاوێنی کە لە ناوچەکەیە هەیە بزانین ئایا کاریگەری تەندروستی ئەبێ لەسەر مرۆڤەکان یاخودنا، ئایا کاریگەری ئەبێ لەسەر پیسبوونی ژینگە، ئایا کاریگەری ئەبێ لەسەر کشت و کاڵمان یاخودنا، چونکە خۆتان نەزانن هەڵەبجە شارێکە کە بە بەروبوومی زۆر ناسراوە و ئەو بەروبوومەی کە هەیە زۆر جار گومان لە لای خەڵک دروستەکە کە ئەمە بەرکەوتەی چەکی کیمیاوی بێت. ئێمە ئەتوانین بیسەلمێنین کە ئەمە ڕاستە یاخود ڕاست نییە، بە هەوڵمان بوونێکی زۆری توێژەران ئەتوانین ئەمان ئەنجام بین و ئەو کەسانی کە لێرە ئیشەکان بەڕاستی هەمووی ستافی ئەکادمی و زانستین. ئەمە ئەو بڕیارانی کە لێرەوە دەرەچێت قسەیەکی من و تۆ نییە، قسەیەکی زانستی و ئەکادمیە، چونکە هەڵسەنگاندنی بۆ ئەکرێت لەلایەن منەظەمەی سەحی عالەمیەوە زیاتر ئەبێت پروف بکرێت ئایا ئەمە لەلایەنی ئەخلاقی و ڕاستە یاخود ڕاست نییە، نابێت شتێک بێت کە هەڵە بێت و بدرێ بە ئەو خەڵکە کە چاوەڕێ لە ئێمە ئەکات کە توێژینەوەیەکی زۆر ڕوون و ئاشکرای بۆ بکەین. خۆی بەگشتی ئەم سنتەرە ئێستا وەکو عەرزم کردن لە عێراق و کوردستانە تاکە سنتەرێکە کە بکرێتەوە لەسەر ئەو پاشماوانە بکۆڵێتەوە و بە دڵنیایەوە ئێمە لینک دروستەکەین و لینکمان هەیە لەگەڵ زانکۆی ناکازاکییا، لینکمان دروستەکەین لەگەڵ زانکۆکانی ئێرانە، لینک دروستەکەین لەگەڵ زۆربەی ئەو شوێنانەی کە بەرکەوتەی چەکی کیمیاویان هەیە، بتوانین لە ڕێگەی ریسێرچ سنتەرەکانەوە ئێمە بتوانین کارێکی پوخت و بە کۆمەڵ بکەین، چونکە ئەم ئیشە بە تەنها کەسێک ناکرێت، پاڵپشتی زۆرمان ئەوێت، ئەبێ ریسێرچ سنتەرەکانی کە هاوکارمان بن لەگەڵیان ئەبین، تەنها بۆ ئەم ناوچەیە نیە و ئینشاءڵڵا بتوانین لە داهاتوە زۆربەی ناوچەکانی عێراق و چوار دەوریش بگرێتەوە کە بتوانین توێژینەوەیان لەسەر ئەنجام بدەین. خۆی ئەوە بە جینۆساید ناساندنی ئەو کارەساتە تۆزێک ئیشی ئەوێت و کراویشە بە دڵنیایەوە، بەڵام بۆ بەرکەوتەی چەکی کیمیاوی ئەمە ئەبێ بچین ناوچەکە، لە ناوچەکەیە بتوانین بڕیار لەسەر ئەو بین کە ئایا بەڕاستی ئەم چەکی کیمیاوی بەکار هاتووە یاخود بەکار نهاتووە، ئایا بەڕاستی کاریگەری ئەبێ لەسەر تەندروستی مرۆڤ یاخود نا، و ئایا چەکی کیمیاوی قەدەغەکراو بەکار هاتووە یا بەکار نهاتووە. ئەمە بە پێی لیژنەکان و توێژینەوەکان ئەتوانین هەموو ئەمانە بسەلمێنین و بۆ یەکەمین جارە لە هەرێمی کوردستان و عێراقدا سنتەرێکی وها ئەکرێتەوە. ناحەزانی کورد لە دێر زمانەوە هەوڵی قڕکردنی میلەتی کوردیان داوە. یەکێک لەو هۆکارانی بەکارێنە ناو بەکارێنانی گازی ژەهراوی بووە کە لە چەند شوێنێکی کوردستانە بەکار هاتووە و ئەمانەش پێویستە دراسە بکرێت، پێویستە کاریگەریە درێژخایەن و کورتخانەکانی لێک بدرێتەوە. ئەمە بە بۆشایەکمان زانی وەکو ئەکادمیانی هەڵەبجە، طبعاً بۆشایەکی گەورەش بوو لە خوێنی باڵایە، بۆیە هەوڵماندا لە چوارچێرەی ئەم سنتەرە و ئەکادمیانە دەست بە کارەکانمان بکەین و کاریگەری درێژخایەن و کورتخانی سنتەرە بکۆڵینەوە، توێژینەوەی لەسەر بکەن و دواتر بۆ ڕای گشتی ئاشکرای بکەن. ئەمە زۆر مهمە بۆەوە، چونکە تا ئێستا خەڵکی هەڵەبجە بە تەواوی دڵنیان نییە ئایا خاک و ئەوکەی پاکە، ئایا لە چه دۆخێکە ئاژی. پێویستە ینی ئەرکی زانکۆکانە ئەم دڵنیاییە بە خەڵکی بدەن کە چۆن و لە چه ئاستێکە ئایا کاریگەری ماوە یا نەماوەیە، کاریگەریەکان لە شوێنێک و بۆ شوێنێکتر گوازراوەتەوە یا تەنها هەر ئەو کاتە بوو بەکار هات و تەواو ئێستا کاریگەری نییە. ئەمە پێویستە دڵنیاییەک بدرێت. ئێمە بۆ گرنگترین هەدەفمان بۆ ئەم خزمەتە بوو، بۆی دڵنیایی بدەین زانین ئایا کاریگەریەکانی ماوە، ئەگەر ماوە لە چه ئاستێکە، ئەگەر نەماوە بۆی خەڵکی دڵنیا بکەینەوە. کارێنانی چەکی کیمیاوی کارەساتە بەڵێ کارەساتی گەورە دروستەکە، بەڵام ئەم سنتەرە تەنها بۆ هەڵەبجە دروست نەکراوە، چونکە لە زۆر شوێن ئێستا لە ئەخیر جارە لە سووریا و تورکیا وەکتۆڵی ئەم چەکانیان بەکارهێناوە. ئەم سنتەرە لینکی باشی هەیە لەگەڵ هەموو شارەکانی کوردستان، لەگەڵ دەرەوە و دیراسەی هەموو ئەو شوێنانە کە لە کوردستاندا و لە عێراقا بەگشتی کە ئەم چەکانەی تێدا بەکار هاتووە. ئامانجی سەرەکی دروستکردنی ئەم سنتەرە بۆ ئەوەیە وەگوتم تەنها بۆ هەڵەبجە بەکار نهاتوە، زەقترین چەکی کیمیاوی لە هەڵەبجە بەکارهاتوە لە بەرەوەی سنتەرەکەمان لێرە داناوە، بەڵام بەگشتی ئامانجی توێژینەوەیە و دەرخستنی ئەو کاریگەریانی کە چەکی کیمیاوی دروستیەکەن لە کوردستان.